هەڵگرت بەرات ئەمە چەندەم ساڵدا چی بۆ بەرات چەندەم ساڵی چی؟ چەند ساڵاچی بۆ بەرات تۆ پارچوویت 3 ساڵ سێ ساڵ حەزت لە بەراتە دەست خۆش بێ حەزت لە بەراتە تۆ بەڵێ چەند ساڵاچی بۆ بەرات وەڵا 8 ساڵ ئەمانە زیاتر حەزەکەی چی و بنێ کاچی بۆ ماڵان نقۆڵ و پسکیت و جبس و ئامانە دەست خۆش بێ ئەمە ماڵی ئێوەیە چیتان دانەوە بۆ مناڵەکان پسکیتمان داناوە ئەوەش پسکیتێکی ترمان داوە مەساسە و قاوە و نقڵشتمان داناوە حەزت لە بەراتە چۆن زۆریشمان حەز لێ چەند ساڵە بەشداری بەراتەکەی تۆ دەوری وابزانم 8 یا 4 ساڵە 4 ساڵە ئەرە کاتێکە خۆتە چییە گەڕێی حەزەکەی چی و بنێ زۆرتر نقڵ لەبەرەی ئەوم حەز لێ لە قاوە و شت هەست بەکەم زۆر شیرینە بۆ من اینجا من زۆرم حەز لە شیرین و شت نییە حەز لە شیرین نییە بەس زۆرتر حەزم لە نقڵە ئەی تۆ حەز لە بەراتە ئەی جوان بەرەوە ناوت چییە سانێ لە مەکتەبی بەڵێ لە پۆلیشەنی تو لە کێچوان حەز لە بەراتە بەڵێ ئێستا چی بۆ ماڵان بەڵێ تۆرە پێشەوە هیچ نقڵێکەوە کردوێتەوە ئەم شەو بەڵێ کۆم کردوتانێ بۆ چەند ماڵ چووی زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ شەوی بەرات یەکێکە لەو شەوانی کە لە شاری سلێمانیدا بۆ شێشی تایبەتی هەیە کە ماڵان نقۆڵ دەبەخشنەوە بە سەر منداڵاندا منداڵان لە دوای ناخواردنی ئێوارەوە سەردانی ماڵان دەکەن و نقڵی بەرات لە ماڵان وەردەگرن لە دەرگا دەدەن و هەر ماڵۆ بە شێوازێک لە نقۆڵ لە نەستەلە لە شیرینی لە پارە لە چەندی شتی تر ئەوان دەیدەن بە منداڵان